Demê du salan bû projeya rêya berdereş Rovya ji ber krîza darayî jê kar ketibû lê piştî dîvçûneka NRT li ser wê projeyê û gihandina peyama xelkê bo aliyên peywendîdar cardên ev projeya dest bi karê çêkirina vê rêkê kireve û welatî jê dibêjin NRT bûye sekoya gihandina dengê me bo aliyên peywendîdar. پێشەچی بە خێراتنێکی قەناتی NRT دەکەین کە بە دوای هەموو خەمەکانمان دادێتن ئەو جادێ پێشی ماوەیە کە ڕاوەستا هێشتاش حکوومەتی هەرێم دەستخۆشی لێ دەکەین کە چاویلێت جادەکە تەواو کات بۆ جادەی دووسایدی و ماوەکی زۆر ئەو جادە قەڵەباڵغی لەسەر ئێستا بۆمان دەکەنە دووساید. بەڕاستی یەک سایدێکی زۆر قەڵەباڵغە هات چۆیشی زۆری لەسرە زیانێکی زۆر بەرە هاوڵاتی و گوندەکە توێ زۆر کەسمانە دەست داوە حادیسەی زۆری لەسەر ئەگەر بە زووترین کاتەم دووسایدە دروست بکرا بە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانمان دەکرد. وڵاتی داخازن ku lez di vê projeyê de bihête kirin ji ber ku projeyekê stratîjiya û parêzgeha dok û hewlêrê pêk vegirê didet lê eksaydî û têkçûna vê rêyê bûye sedem ji bo durustbûna bûyerên hat nûçûnê. بە زووترین کات ئەم پرۆژەیە جێبەجێکردنی جۆسایدی نێوان ڕڤیال و بەردەڕەش زووتر هەتا بکرێت بە زووترین کات جێبەجێ بکرێت بۆی حادیسە و هاوڵاتیان لەم برێک ڕزگاریان بێ. سپاسی ئێوەش دەکەین کەوا بە دادواچونتان کرد بۆ راپۆرتێکتان ئامادە کرد لەسەر بەدادواچوون بۆ ئەم ڕێیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای راپۆرتەکەی ئێوە هاتەوە دەست بەکار بوو لەسەر ئەم جۆسایدی نێوان ڕڤیال و بەردەڕەش. Rêveberê Nahya Rovya rolê NRT digihandina peyama xelkî bo desalatê û dîvçûn bo van cure projeyan berêz nirxand. والله دەبینین ینی ڕۆلی گرنگە و سوپاسیان دەکەین و هیوادارین هەر لە کارێکی کە دەست پێشخەر بن بۆ پرۆژەکان. Dirêjiya rêya berdereş Rovya 13 kîlometrin û kujmê 38 milyar dînar bo hatiye mezaxtin û wesa biryare lê 5 mehên dahatî ev projeye bihête temamkirin. Tayyip Goran NRT Nahya Rovya.